داوا لە بەڕێستان دەکەین بە دووادوچوون بکەن لەسەر وەساندنی پرۆژەی ئینگلیش تاوەر کە ماوەیەکی زۆرە کاری لەسەر ناکرێ و ڕاگیراوە هیچ لایەنێک خۆی بە پرسیار نازانێت جا داوا لە بەڕێستان دەکەین ماف هاوڵاتیان بگەڕێنەوە کە زیاتر لە 35 میلیۆن دلار وەرگیراوە و چەند ساڵێکە چاوەڕێی تەوابوونی پرۆژەکەین و کەچی پاش ئەو هەموو چاوەڕوانیە عەقدێکی تازەیان هێناوە کە ماوەکەی 2 ساڵ درێژ کردوتەوە کە ئەمەش جێگای قبوڵکردن نییە کامە خۆی لە خۆیدا دژی یاسای دەستێوەبەرهێنان پشتبەستن بە حکمی بەرگەی یەک لە مادەی 56 لە یاسای ژمارە یەکی ساڵی 1992 هەموار کراوە. داواکارین لە پارێزگاری هەولێر دەستەی وەبەرهێنان بە زووترین کات ماف بۆ هاوڵاتیان بگەڕێنەوە و سەرپێچی کار ئاگادار بکرێتەوە و دەست بە پرۆژەکە بکاتەوە و تەواوی بکات. بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای کابینەی بەڕێستانەوە ئەم جۆرە کارانە بنبڕکراون بەڵام ئێستا خەریکە دەبێتە دیاریدە و وەبەرهێن چەندین میلیۆن دۆلاری خەڵکی دەبات و دیار نامێنێت. بۆیە داوا لە بەڕێستان دەکەین بە دوواداچوون بۆم پرۆژێ بکەن ئەگەر ناچارین پەنا ببینە بەردەم ئەنجومەنی وەزیران لەوەی ئسکاڵای خۆمان بکەین کە هەموو ڕۆژانی چاشەمەیە کۆبنەوەی تێدا دەکرێت لە 2020ەوە دروست دەکرێت خۆی دەبوو لە یەکی 2024ەوە ئیستلام بکرابێت تەواو کرابێت بەڵام هەروکو دەیبینن بە ناتەواوی ماوەتەوە